مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە و مەراسیمی شادبوونەوەی ونبوویەکی دیکەی هەڵەبجەیە بە خانەوادەکەی. ئەو منداڵەی بە درێژایی 31 ساڵ و لە دوای کارەساتی کیمیابارانەوە لە خێزانەکەیدا بڕابوو. هەمووان بە تامەزرۆیەوە لێرن تا تەماشای دیمەنی تراژیدی شادبوونەوەی ڕۆڵەیەکی شارەکەیان بە خێزانە ڕاستەقینەکەی بکەن. تاکو باڵین خەمخۆرانە بکەین کە لەگەڵ کەیسی مناوانی ونبوو ماندوو بوون، کە لەگەڵ دۆزینەوەی مناوانی ونبوو ئەرکیان کێشا، زەحمەتیان کێشا، شارە و شار و وڵاتە وڵاتیان کرد. ئێمە لێرەوە جێ خۆیەتی سوپاسی ئەو خێزانە ئەو خانەوادە بە ئەمەک و شەریفە بکەین لە کۆماری ئیسلامی ئێران کە مناڵێکیان بۆ گرتینە باوەش کە لەوە چێ 3 مانگ 6 مانگ 9 مانگ ساڵە عمری بوو بێ و ئێستا کردویانە بە 30 ساڵ. ساڵی ترمانەیە بە ساڵ و بە 2 ساڵی و ئێستا عمریان 31 و 32 33ە. 88 بۆ ئێستا 31 ساڵ بێ 31 جار برینە لە سوی دڵی دایکانە، 31 جار ئاخە لە ناو هەناسەی باوکانە، 31 جار قەترە فرمێسکە قەترە خوێنە لە دڵی بابلین گڵگرتوی هەمومانە. محفل جمع شده ایم تا یک اتفاق شیرین را جشن بگیریم. ئەمڕۆ لە مەراسیمێکدا کۆبووینەتەوە تاوەکو لە ڕووداوێکی شیریندا جەژن بگێڕین. ڕووداوێکی شیرین بە گەڕانەوەی منداڵێک بۆ دامێنی دایکی و خانەوادەکەی لە پاڵ بەرگەگرتنی چەندین تەنگ و چەڵەمە و کارەساتی دژ بە مرۆڤانە لە دژی ساوایەکی نۆمانگە 31 ساڵ لەمەوە بەڕوویداوە. البته سوال اساسی همچنان این است. پرسیارە بنەڕەتیەکە ئەوەیە کە کێن ئەوانی هاوکاری سەدام حوسێنیان کردووە و ئەو چەکە کۆمەڵکوژیانی کە لە دەوروبەری هەڵەبجە دۆزراونەتەوە دەرخەری ئەو ڕاستیان کە دروستکراوی کۆمپانیا گەورەکانی ئەمریکا و هەندێک وڵاتانی ڕۆژئاوان. لە کۆتاییدا پێتان ئەڵێم کە کۆماری ئیسلامی ئێران هەمیشە لەگەڵتاندا بووە و دەبێت. مختلف زمانی در کنار مردم اقلیم کردستان و حلبچه قهرمان بوده. هەڵەبجە ئێستا و شارەیە کە زیندوەکانی دەمرن و مردووەکانیشی زیندوو دەبنەوە. ڕۆژانە هەواڵی گەڕانەوەی ونبوویەکی هەڵەبجە دەبێتە جێگەی باسی چین و توێژەکان. خەلیل ساڵح ئەو کوڕە ونبووی هەڵەبجەیە کە 2 جار پشکنینی پزیشکی بۆ کراوە و بە ڕێژەی لە 100% دەرکەوتووە کە منداڵی خێزانێکی ناحی بیارەیە لە هەورامان. خەلیل دوای 31 ساڵ دابڕان بە خێزانەکەی شاد بووەوە. ئەم تابلۆیەش بووە بەسەراتێکی شیرین و چاوی ئامادەبوانی پڕ لە فرمێس کرد. خەلیل لە ئێران هاوسەرگیری کردووە و خاوەنی منداڵێکە. خوێندنیشی تەواو کردووە بڕوانامەی دکتۆرای لە پزیشکی دادوەری داهێناوە. دوای پوچەڵکردنەوەی بەڵگەنامەی مردنیشی ناسنامەی باری شارستانی عێراقی پێبەخشرا. ئیتر وازانم ئیسە لەدایک بووە وازانم ئیسە لەدایک بووە ئەوەڵا چۆن خۆشم ناوێ ئەرێ وەڵا کێ ئەزانێ من ئیسە چۆن حاڵم چۆنێ ئەوەڵا ئەوانەی بەقەڵ ئەو خوا و پێغەمبەرە پێم خۆشە یا ڕەبی سپاس ئەو خوا و پێغەمبەرە ئەکەم. دووەمی سپاس بۆ حکوومەتی هەرێم ئەکەم، زۆر سپاس یەکەم زۆر حکوومەتی ئیسلامی ئێران ئەکەم، زۆر سپاس یەکەم. خانەوادەش و پەیدا خێزانەکەی دۆزیوێتەوە و منیش بە ئەرکی سەرشانم زانی کە ئەم منداڵە لە نۆمانیەوە هەڵگرمەوە و سەرپەرشتی بکەم. واسپاس بۆ خوای گەورە بە باشی و سەلامەتی گەورەم کرد. بۆ زۆر گەشتکرد. ئەم شادیەی من بە شادیەکی ڕاستی بمێنێتەوە و منداڵانی دیکەی ونبووش بە ئامێزی بنەماڵە و خانەوادەکانیان شاد ببنەوە. پەیام وەک یەکەم میدیای کوردی لە ڕێی بەرنامەی رازی تەمەنەوە گەشتە تاران و لە نزیکە ونبووەکەی هەڵەبجەی زیاتر ناساند. پێشکەشکاری بەرنامەکەش دەڵێت بەرنامەکەیان توانی دیوێکی دیکەی چیرۆکی ئەم منداڵە ونبووە بخاتە ڕوو. بەڕێبەرایەتی گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ لەگەڵ ژووری بەرنامەکان و بەرنامەی ڕاستەمەند بڕیارماندا کە بچینە ئێران وەکو یەکەم کەناڵی کوردی بەرنامەیەکی دۆکومنتی تایبەت لەسەر ژیانی کاک خەلیل یا محەممەدی ئێران بکەین. ئەو بەرنامەی ئەمەش خۆی بۆ خۆی توانی ئەنی لەو ڕۆژگارەیە بەشێکی تری ئەو چیرۆکە خەمناکانەی کە بەسەر مناڵانی ونبووی هەڵەبجە هاتووە بە شێوازێکی تر لە زاری خۆیانەوە بۆ خەڵکی بگوازێتەوە. بەپێی ئامارەکان تا ئێستا 73 خانەوادەی هەڵەبجەیی چاوەڕوانی دۆزینەوەی 118 منداڵی ونبوویانن. پەیام زانیوێتی گەڕان بە شوێن منداڵە ونبووەکانی هەڵەبجە و گەیاندنەوەیان بە کەسوکاریان لە ڕێی یاساوە ڕاگیراوە و ئێستا لە دادگای هەڵەبجە کار لەسەر ئەو دۆسیانە ناکرێت بەهۆی ئەوەی زۆرینەی دۆسیەکان بێئەنجام بوون.
سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.